دێمەوە ناو بابەت و گفتوگۆکانم لەسەر پرسی پرۆژە یاسای بوجە لە نێو عێراقا دیارە تەنها هەرێمی کوردستان یەکام کێشەیە هەیە عێراقیش لەسەر ئاستی عێراق ئەم کێشەیە بوونی هەیە دیارە تا ئێستا لەوتێ حکومەتی عێراق پێگەێنراوە هێشتا پرۆژە یاسای بوجە ئاڕاستی پەرلەمانی عێراق نەکراوە بۆ دەنگدان لەسەری کە هێندەی نەماوە پێبنینە نێو ساڵی نێو ساڵی 2023ەوە لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز سروە محەممەد دەندامی انجومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی ڕاستەخۆ گفتوگوی زیاتر دەکەین بەڕێزیان لا کەلار و میوانمانن سروەخان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆچی تا ئێستا موازنە پرۆژە یاسای بوجە ئاڕاستی پەرلەمانی عێراق نەکراوە و کەی ئەم پرۆژە یاسایە دێتە نێو پەرلەمانەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ بینەرانی کورسات دیارە بێگومان ئێمە کە باسی پرۆژە یاسای بوجە ئەەکەین هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە دوای هەڵبژاردنەکان حکوومەتی عێراق ڕاستەخۆ پێک نەهێنرا ئەوەش ئەگەڕێتەوە بۆ کێشە ئاڵۆزانی کەوا لە عێراقا ڕوویدا لە ماوەی ڕابردووە بەڵام لەبەروەی حکوومەت درەنگ پێکێنرا وەزارەتەکان درەنگ متمانیان پێدرا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە بۆیە پرۆژە یاساش دواکەوت هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا حکوومەتی تازە ئێستاکە ئەبێ ئەو پرۆژە یاسایە تا ئامادەی بکەن و گفتوگۆی زیاتر لەسەر بکەن و بەشی وەزارەتەکان دابین بکەن پێویستیان بە کاتە بێ بۆ ئەوەی پرۆژە یاساکە لە حکوومەتەوە ڕەوانەی پەرلەمانی عێراق بکەن دیارە هۆکاری دواکەوتنەکە گەڕایەوە بۆ درەنگکەوتنی پێکێنانی چەندی دیکە دواکەوێت؟ بەگوێری ئەو هەواڵانی کەلای ئێمە یاخود ئێمە ئاگدارین خۆی ئەبواە هەفتەی پێشوو بەر لەوەی فەصلی ئیجازەی فەصلی تەشریعی عێراق دەست پێ بکە پەرلەمانی عێراق ئەبواە بەهاتایەتە پەرلەمانی عێراقەوە بەڵام لەبەرەوەی دواکەوت پرۆژە یاساکە گفتوگۆی زیاتری پێویست بوو لەلایەن حکوومەت بۆی نێتە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراقیش لەلایەن لیژنەکان لەلایەن پەرلەمانەوە ئەوەندەی تردوانەکەوێ بۆیە بڕیاردرا بکەوێتە دوای فەصلی تەشریعیەوە و لە هەمان کاتیشا ئەگەر لە نێو فەصلی تەشریعیە ئیجازەی فەصلی تەشریعیە ئەگەر حکوومەت ئامادەی دەرببڕێ و بوجەگە بنێرێ بۆ پەرلەمانی عێراق من پێم وایە حکوومەت دەتوانێت جەلسەیەکی تایبەت بۆ پەسەندکردنی بوجەی عێراق دابین بکات یاخود کۆبوونەوەکە ڕێک بخات. باشە زۆر باز لەوە دەکرێت کە بۆ 2023 و تەنانەت لە 2022دا داهاتی عێراق قەبارەیەکی زۆر زیادی کردووە ئەم زیادکردنە ئیتر کاتێەوەنێ کە ئەو بەشە بوجەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە بنێدرێت زیاد بکرێت هەم بەپێی ژماری دانیشتوان هەم بەپێی داهاتینەوەت هەم بەپێی ئەو کۆمپانیایانە و ئەو زیادبوونەی کە لە داهاتی عێراقدا هەیە پشکی هەرێمی کوردستان چی بەسەردێت؟ دیارە ئێمە کە باسی بوجەی عێراقەکەین یاخود باسی میزانی عێراقەکەین ئەتوانین بڵێن ئێستاکە عێراق ئەو میزانی کە لە بەردەستایەتی بە یەکێک لە زەبالاحترین میزانیەکانی مێژووی عێراقدا ئەنرێت و بە تایبەتی ئێمە زانین ئێمە بوجەیەکی تریش تەزدیق کرا لەلایەن پەرلەمانی عێراقەوەکەوە پرۆژەی ئەمنی غیزایی بوو واتە ئاسایشی خۆراکە 25 تریلیۆن دینار بوو ئەوە تا ڕادێک ئەتوانین بڵێ بژانەوەیەکی بە عێراقەوە بینی ئێستا ئەم بوجەیەکە ئێستاکە دێتە پەرلەمانی عێراق بێگومان ئەگەڕێتەوە سەر ئەوەی کەوا تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقا گفتوگۆکەکان کە ئێستاکە دەستیان پێکردووە ئایا ئەو گفتوگویانە تا چەند ئەتوانین بڵێن وەبەرهێنانی تیاکریا خود تاوەکو چەند لە هەردوو لایەن قەناعەت دروست ئەبێت یاخود سقە لەلایەن هەردوو لایەنەوە دروستە بێ بۆی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ لە نێوان هەردوو لاوێ خۆ ڕێکەوتنێکی تازە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا بکرێت بەڵام ئێمە کە باسی ژماری دانیشتوانەکەین بێگومان ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان زیادی کردووە لەگەڵ ئەوە ژماری دانیشتوانی عێراق زیادی کردووە کە لە دوایین ئامارە 40 میلیۆن کەسی تێپەڕاندووە ئێستاکە ئێمە بۆی بمانەوێ ئەو بوجەی هەرێمی کوردستان لە دەستنیشان بکەین پێویستە لیژنەی مفاوەزاتی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانە کەسی شارەزا و لێهاتوو واتە کەسی خەبیر بنێرێ بۆ بەغداد کە لە بواری بوجە واروا لە بواری مالیەغا شارەزایەکی تەواویان هەبێ بۆی بتوانن لە مفاوەزاتەکانە لەگەڵ حکوومەتی عێراقیە مفاوەزاتی زیاتر بکەن بۆ ئەوەی بتوانانی بوجەی زیاتر بۆ ئەم مفاوەزات و گفتوگۆی ئاگدارین بەڵێ ئەوەی کە ئێمە من ئاگدارم یاخود ئێمە ئاگدارین ئێستاکە لە عێراق لیژنەیەکی تایبەت
دروست کراوە لەلایەن محەممەد شیع سوودانی و سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی بتوانن مفاوەزات بکەن ئەو لیژنە تایبەتی عێراق مفاوەزات بکە لە گەڵ هەرێمی کوردستانە تەنانەت ئەو مفاوەزاتە مفاوەزاتی نەوت و غازیش ئەگرێتەوە لەگەڵ عێراقدا و لەگەڵەوانشتا ئەوەی کێمە ئاگدارین کۆمەڵی خەڵکی زۆر خەبیر و زۆر بەتوانە دانراوە بۆ ئەوەی مفاوەزات بکە لەگەڵ هەرێمی کوردستانە لە نێو ئەوانشە تەیف سامی کە ئێستاکە وەزیری دارایی حکوومەتی عێراقیە کە یەکێکە لە ئەو وەزیرانی کەوا لە سەردەمانی ڕابردوو لە ئێستاشە لە نێو وەزارەتی دارایی توانایەکی زۆری هەبووە کەسێکی زۆر شارەزایە وهروها تانای مفاوەزاتی دوور و درێژی هەیە بۆیە دیاریکردنی پشکی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ ئەنجامی ئەو مفاوەزاتی کەوا لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراق ئەمە دیاریکردنەکەی سروەخان ئەی سەبارەت بەوەی کە گفتوگۆکان مفاوەزات و دانیشتنەکان لەسەر پرۆژە یاساکە لەسەر یاسای بودجە واناکات کە پەسەندکردنیشی دوا بکەوێت یعنی بەپی پێشبینیەکان خوێندنەوەکانی تا ئێستا هەیە بۆم بابەتە ئەگەر بێت و لیژنەی مفاوەزینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقا بگەنە ئەنجام ئەو کاتە ئێمە لە پەرلەمانی عێراق پێویستیمان بە کاتی زیاتر نابێ بۆ ئەوی مناقەشە یاخود بڵێم لەسەر پرۆژە یاساکە زیاتر کار بکەین یاخود زیاتر گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنەکان یاخود کوتلەی حزبەکان لە نێو پەرلەمانی عێراق ئەگەر بێت و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان بکەونە مفاوەزاتێک کە بەگوێرەی داواکاریەکانی هەرێمی کوردستان بێ بە تایبەتی داواکاریەکانی بوجە و هەروەها بوچەی هەرێمی کوردستان کێشاڵپەسێراوەکانی کێشاڵپەسێراوە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان ئێمە ئەزانین تەنها موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێمە کێشی هەڵپەسێردراوی هێزەکانی پێشمەرگەمانەیە هێزەکانی ناخۆمانەیە و هەروەها وەزارەتە دەوائیرە فیدراڵیەکانمان هەیە و دەیان کێشەی تر کێشەی نەوت و غازمانێکەوە لەمپەرێکی زۆر ئەتوانی بڵێن گرانە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقا کە مەوزوعی نەوت و غازی هەرێمی کوردستانە کە ئەوەش دەبێتە هۆکارێک ئەم مفاوەزاتە لە داهاتوو ئێمە بتوانین یاسای نەوت و غازیش پەسەند بکەین لە پەرلەمانی عێراق ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنانە بە گوێرەی خواستی هەرێمی کوردستان و بە گوێرەی خواستی عێراق بێت ئەوەی ئێمە ئەتوانین بڵێن لە عێراقا گفتوگویەکی زۆرتر لە پەرلەمان ناکرێت و ئەوە بە زووترین کات پەسەند دەکرێت لە پەرلەمانی عێراق بوجەی عێراق بەڵام ئەگەر بێت و گفتوگۆکان بە شێوەیەکی ڕێک و پێک نەڕوا ئەو کاتێکە کاتی زیاترمان پێویستە لە پەرلەمانی عێراق بۆی دووبارە ئێمە لە نێوان کوتلەکانی عێراقدا بتوانین مفاوەزات بکەین و دووبارە دانیشتنی تر بکەینەوە باشە کۆدەنگێکی کورد دەبینرێت لەسەرم بابەتە پێم وا بێت ئێستاکە ئەو لیژنەی مفاوەزاتەکە ئێستاکە هاتووە بۆ بەغداد لیژنەیەکە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەو لیژنەی مفاوەزاتە بە شێوەیەکی گشتی یەکێتی نیشتیمانیتیا بەدی ناکرێت بۆی ئێمە ئەزانین بەشێکی زۆری ئەو بوجەیە تەنها بۆ هەولێر نییە بکو بەشێکی زۆری بۆ سلێمانی بۆ زۆربەی ناوچەکانی ئەتوانین بڵێن سلێمانی و هەڵەبجە و ئیداری گرمیان و شوێنەکانی ترە بۆیە ئەتوانین بڵێن یەکدەنگی هەیە بەڵام ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان ئەو لیژنەی مفاوەزاتە بێ یەکدەنگیەکە باشترە بێت و هەروەها بوجەکە زیاتر پەسەند دەکرێت و ڕنگدانەوەی یەکگرتو و یەکدەنگی کوردیش دەرەخات لە عێراق باشە پێشبینی دەکەن کە دەزانین لە سەرەتاتا پشکی هەرێمی کوردستان لە ١٧ بوو دواتر کەم کرا بۆ لە ١14 ئێستا لە ١12 بە نزیکی پێشبینی دەکرێت سەرباری ئەو داهاتە زۆرەی ئەو قەبارە زیادی کە ئێستا عێراقەتی وە زۆربوونی ژماری دانیشتوانیش باز لێەوە دەکرێت ڕاستە ساڵانێکی زۆرە کە سەرژمێری نەکراوە لە عێراقدا بەڵام بەپێی ئەوەی کە هەیە دەستەی ئامار پێشبینی دەکا ژماری دانیشتوان هەرێمی کوردستان زیادی کردبێ ینی بۆ چوونی ئێوە بەپێی ئەم زانیاریانی کە تا ئێستا هەیە ئەو پشکەی هەرێمی کوردستان دەگاتەوە لە ١٧ یاخود زیاد دەکرێت بۆ 2023 بڵێ ئێمە ئەوەی کە ئاگدارین لە ئاماری عێراقەوە کە باسی ژماری دانیشتوانەکەین بە کۆی گشتی ئاماری هەموو عێراق 40 میلیۆن کەسی تێپەڕاندووە کەین بە باسی زیادبوونی ژماری دانیشتوانی هەرێمی کوردستانەکەین عێراقی ژماری دانیشتوانی زیادی کردووە کەواتە لەگەڵ زیادبوونی ژماری دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستانە ئەتوانین بڵێن پشکەکان بە گوێرەی مفاوەزات ڕێکەخرێ زۆربەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆتە کێشەی سیاسی
تەنانەت ئێستاکە ئێمە پەرلەمانتاران لە بەغداد دەست دەبین بۆ هەنێک مەلەف بە تایبەتی مەلەفی شوهەدا، مەلەفی سوجەنای سیاسی، مەلەفی گۆڕە بە کۆمەڵەکان و هەروەها دەیان مەلەفی تر دەبینی ڕاستە خۆ دەڵێن ئەمە کێشەیەکی سیاسیە ئەبێ مەفاوەزات بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادا. من ئەڵێم ئەگەر ئەو لیژنەیە کەوا بۆ مفاوەزات دێتە بەغا لیژنەیەک بێ کەسی بەتوانا و بە شارەزا و لێهاتوو بوون ئەتوانین بڵێ نسبەی ڕێژەی سەدا دوانزەکە زیاتر بکەین. بەڵام ئەو سەدا دوانزەیە کە بڕیارە قەراری لەسەر بدرێت کە تاوەکو ئێستاکە بڕیاری لەسەر نەدراوە تاوەکو ئێستاکە لە مفاوەزاتە لە نێوان عێراق و لە نێوان هەرێمی کوردستان و بێگومان ئێمە کە باسی بودجە ئەەکەین بودجە تەنها ئەو بودجەیە کە دێتە عێراق دێتە پەرلەمانی کوردستان و ئێمە دەیان بودجەیتر هەیە لە دەرەوەی ئەم بودجەی کەوا دێتە عێراقەوە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان مفاوەزاتی تەواتی لەسەر نەکردووە بودجەی ئەو قەرزانەی کەوا عێراق لە وڵاتانی تر وەری ئەگرێت و دێتە عێراقەوە ئەبێ پشکێکی بێ بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە بمانەوێ نەمانەوێ ئێمە بەپی دەستوری ساڵی 2005 عێراق ئێمە وڵاتێکی فیدراڵین کەواتە ئەبێ ئەو سەدا دوانزەی کە ئێمە باسێکین لە بودجە ئەبێ سەدا دوانزەی ئەو قەرزانێکەوە عێراقیکە بێتە هەرێمی کوردستان و ئەبێ ئەو بودجەی کەوا بۆ پارێزگاکان دابین ئەکرێ ئەبێ سەدا دوانزەی بێتە هەرێمی کوردستانەوە. دەیان و سەدان ئێمە بودجەی تر هەیە لە عێراقا خارج ئەم بودجەی کەوا ئێستاکە یاخود ئەو میزانی کەوا دێتە عێراقەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە لیژنەی مفاوەزاتی ئامادە بێ بە بەردەوامی ساڵانە سەردانی بەغدا بکەن جگە لەم میزانە مناقەشاتیان هەبێ ئەبێ هەمیشە داتایان هەبێ لەسەر سەررجەم ئەو بجانەی کەوا لە عێراقا بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاکە ئەو بجانە ئەتوانم بڵێم هیچی نهاتوۆتە هەرێمی کوردستانەوە جگەلەوەی ئێمە بودجەی حاکیمەمانەیە سیادەمانەیە تاوەکو ئێستا ئەو بودجەیەش بە ئەو بەشەی کەوا پێویستە بێتە هەرێمی کوردستانەوە تاوەکو ئێستاکە نەهاتوۆتە هەرێمی کوردستانەوە بۆیە هەمیشە پێویستە کێشەکانی ئێستا لە بەغدا کراوتە کێشە سیاسیەکانی نێوان هەرێمی کوردستان و نێوان عێراق بۆیە ئێستاکە خۆشبەختانە ئەم حکوومەتە تازەی کەوا پێکهاتووە لە عێراقا حکوومەتێکە توانین بڵێن کورد دەستی باڵای هەبوو لە تەشکیلکردنی ئەم حکوومەتە دوای ئەو هەموو کێشە و ململانی کەوا هاتووە واتە لێک تێگەیشتنێک هەیە لە نێوان کورد و لە نێوان ئەم حکوومەتی تازا بۆ ئێمە ئەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەو لێ تێگەیشتنە بکەین ئەو لێ تێگەیشتنە ئیستثمار بکەین بۆی بتوانین ڕێکەوتنەکان بە شێوەیەکی باشتر و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. بەڕێز سروە محەممەد ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ ئامادەبوونتمان بوونی بسەوەخان.